ئەوەش نانی بانی ئەم مربعە زۆر خۆشە فرێشە ئیهینە سترۆبێری زۆر بەتامە بێ ئەوە خۆش طەبعاً سیرکەن چۆن لە ناو تەنگ خۆڵێ بە دوای خواردنەگەڕێت وا هەوڵ سازار کەسە مەسێر و بەواتای بەردی لماوی سوور ئەم ناوچێ زۆر قەرەباڵغا لەبەرەوەی شارەکە زۆر بچووکە و ساری زۆرتیە بۆیە دووربەی کات قەرەباڵغی ڕۆیە لەم پایتەختە دوو مۆڵی لێیە ئەمە یەکێکیانە مارکی مستر پرایسش وەکو ئێڵسی لای خۆمانە بێ ئێوە خۆش وڵاتی لیسوتو پێوترێت بە مەملەکەتی ئاسمان لەبەرەوەی بەرزترین وڵاتی جیهانە ئەم وڵاتە ساڵی 1962 سەربەخۆیی وەرگرت لە بەریتانیا ئەم وڵاتە بۆ بەناوبانە خەڵکەکانیان بەتانی لەبەرەکەن و ئەم جۆرە کڵاوانە لەسەرەکەن ئەوە بوو لە سەدەی 19ەمە کاتێک بەریتانەکان هاتنە ئەم ناوچەیە بەتانێکیان بە دیاریە بە کومبارێکیان بە دیاریە بە مەلیکی ئەم وڵاتە ئەم شوێنە ئیتر زۆر لایەن پیرۆز بوو لایەن جوان بوو ترەوە بۆ خۆکەکە لە دوایەوە هەمان ئارە توشتیان بەردەوام بوو لەسەری و ئەم کومبار و بەتانیانە لەبەرە کرد ئەم وڵاتە بەم جۆرە کڵاوانە بەناوبانە هێڵی باسوتۆ تاژی بۆیە ئەو ساپێ وترا باسوتۆلاند بەڵام دوای سەربەخۆیی ناوەکەی گۆڕا بۆ لیسۆتۆ لە دەرگای مۆڵەکە ئەم قڵعە هەڵواسراوە ئەڵێت چوونە ژوورەوە خوێنی خۆت لەسەر خۆ دەگەشتێ لە ژوورەوە ڕوویە یەکێک لە سەرچاودارایەکانی ئەم وڵاتە ئاوی ژەرزەمینە ئاوی ژەرعەت بەڵام کێشەکە ئەوەیە ئەمان ئەیفرۆشنەوە بە ئەفریقای باشوور ئەفریقای باشووریش بۆیان نەخاتەوە بوتڵ و پێیان نەفرۆشێتەوە طبعاً ئەو نەڕێک پێکن جوەکانیان بۆشتم و بۆشیان ئوتو کردم Gabi! Say hey! Hey Gabi, how you doing? What's my name? Your name is Ben. Ben. Hello. 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 I want to see your farm. What? Look me here. I see you. Oh.
السلام عليكم. هذا عبد العزيز من ليبيا وشارف من ليبيا. Say hi to Kurdistan people. طبعا ام وڵاتە زۆر بچووکە لە پایتەختەکەی کاتی بە مەطعەم و کافتریا و شتیوە هەمووی وەزیر و باڵوێ زۆر شتان نبینیت. ئێستا حاڵی حازر لەم کافتریای کە دانیشتوم وەزیرێک و لەگەڵ دوو باڵوێزە دانیشتون ئەوەنیش بە جیاجیا لەگەڵ من واتە 4 کەسی VIP دانیشتون. South African Airlines. That's when you need me there. She wanna take it off. Get up on the butt, shut my show off. Show these niggas what she made of. So take it off when I come and take it off. She says, keep us in pican. I just keep us in pican. Up next we have Forever. Forever. I want you to jump, like you trying to get stuck in the air. If you feeling so lit and don't care, shorty beat in the face in the mirror, up in the air. I want you to jump, 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 up in the air. I want you to jump, jump. Like you trying to get stuck in the air. Yes. Let's do this. But we should invite her to take a picture while everybody's doing shots. What the fuck? This is for okay. No, that's some of those are way larger. Welcome back. Thank you. More people. Just put your arms around me, tell me everything's okay. Break my bones again. Pick it up. يلا عليك. عبد العزيز. No. Suck it. Alright, shit, what is this? Whoa. I don't know. He's doing the very same thing he was doing. So, Tell the truth.